بەرزی فشاری خوێنی یاخود زەخەت و کۆکاران باسییان کەرێکێکە لەو نەخۆشیە درێژخایانانەی کە زۆر باوە بەڵام هەندێک جار ڕەنگە زۆر بە گرنگیەوانێ باز نەکرێت یاخود کەسەکان وا تێ بکەن کە ئەمە زۆر پێویستی بە گرنگیدان نییە بۆ ئەوی زیاتر باسی ئەم بابەتە بکەین بزانین ئەگەر تۆ فشاری خوێنێت ئاسایی نەبێت چ کاریگەرێک لەسەر جەستە دروست دەکا بەڕێز دکتۆر سوارە عەلی مەولودمان لەگەڵا پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵ بەخێر بێ دکتۆر بەیانێت باش. نیاش باش زۆر سپاس. دکتۆر کاتی باسی بەرزی فشاری خوێنەکەین یاخود پەستانی خوێن یا زەخت مەبەستمان چییە و کەسێک چۆن بزانێت کە تووشی ئەم حاڵەتە بێ؟ بەڵێ بەنسبەت دڵەوە هەر کاتێکە خوێنە نێرێ بۆ لەش پێویستی بە پەستانێکی خوێن هەیە بە شێوی ئاسایی پەستانی خوێنە ئەبێ هەبێ بۆی خوێن بگا بە هەموو بەشەکانی لەش بە پێچوانەوە کەسێکە زەختی دائەبەزێ گێژبوون بۆ دروستە بەرەوەی خوێنی تەواو ناچێت بەم شوێنە. بەرزبوونەوەی پەستانی خوێن یان فشاری خوێن کە زەختی پێوتر ناو خەڵکە بە ئینگلیزیەکەی هایپەرتێنشن دیاردێکی جیهانیە نەخۆشەکە ڕوو لە زیادبوونە لە کەمبوون نییە بە گوێرەی ئاخر توێژینەوە لە هەموو حەو کەس یەک کەس زەختی لەگەڵە ینی ڕێژەکە منە زۆر 1 ملیار کەس لە جیهانە ئەم زەختەی لەگەڵە پێشبینی ئەکرێت لە 2025 بێتە 1.5 ملیار ینی ڕێژەکە زۆر زیاد بکات. لە ڕووی زانستیەوە ڕێژێکیان داناوە بۆ ئەوی کە کەس ئەگەر لەم ڕێژێ زیاتر بوو پێ بترێت پەستانی خوێن هەر کاتێکە خوێن زەخت لە خوێنەکە ئەکا دڵ کە ئەینەری بۆ لەش ئەمە پێوترێ سیستۆلیک بەشی سەروی زەختەکەیە کاتێک کە دڵخاوە بێت و خوێنی تیاکووە بێتەوە پێوترێت داستۆلیک بەشی خابوونەوەی دڵەکەیەکە بەشی خوارەوەی زەختەکەی سە بۆمەکە ئەڵێن 12 لە کاتی پەستانی خوێنەکەی لە دڵەوە بۆ لەش کە ئەڵێن هەشت بەشی خابوونەوەی دڵەکەیکە خوێنەچێتەوە دڵجارێکی تر هەر کەسێ بگوێرەی بڵێن ڕێنمایە ئەوروپیەکان هەر کەسێک فشاری خوێنی لە سەروی 14 بە 9 بێت 14 بە 9 یان زیاتر بێت حسابەکرێ بۆ کەسەکە زەختی لەگەڵە ینی بەرزبوونەی پەستانی خوێنی هەیە. بەڵام دەرکەوت لە ئەمریکیەکان ئەم ڕێژیان زیاتر دابەزاندەوە خستویانە تای 13 بە 8.5 هەر کەسێک زەختەکەی لە 130 بە 85 کە لەناو خەڵکە بە 13 بە 8.5 زیاتر بێ بە زەخت حسابێک لەبەرەوە دەرکەوتووە لەم ڕێژەیەشەوە ئەگەر بێت و زەخت بەرزی فشاری خوێن دابەزەندرێ خەڵکەکە ئەپارێزرێ لە ماکەکانی زەخت لە ماکانی زەخت کە ڕێژێکی زۆر ئەپارێزرێن لەبەرەوە ڕێژەکان کەم کردوتە بەڵام ئەوی کە لە جیهان ناو کە لە WHO و لە ئەوروپا ڕێنمایی جێبەجێکرێت 14 بە 9 ئیتر لەو ڕێژە بەرز بێتەوە بە حسابەکرێت بە بەرزبوونەوەی پەستانی خوێن. بەڵێ دکتۆر ئەگەریکێکە پەستانی خوێنی نێپێوێ هیچ نیشانەیەکی هەیە بۆ ئەوی کە بزانێ ئەم کەسە تووشی بەرزی فشاری خوێن بووە؟ بەڵێ زەختیش وەکو شەکرە بە سایلەنت کیلەر ناوابرێت یان واتە بکوژی بێدەنگ یعنی ئەو کەسێک کە زەختی بەرزە شەرنی نیشانی هەبێ تەنها لەو کاتانی نیشانە ئەبێت کە گاریگەری هەیە لەسەر ئەو ئۆرگانانەی کە زەختی تیا بەرزە بۆ منە کەسەکە تەئسیر لە چاوێکە بەرچاوی لێڵە بێ تەئسیر لە سەریەکات بە سەری قورسە بێ سەرێشەی تووشە بێ پشت سەری قورسە بێت یان جار هەیە تەئسیر لە دڵخۆی ئەکات لەبەرەوەی دڵەکەی ئاوساندووە هەست بە ئازارێکی دڵەکات یان هەست بە تەنگە نەفەسیەکات یان جار هەیە تەئسیر لە گورچیلەیەکە بە گورچ لە سستبوون داخڵە بێت لەبەرەوە خودی خۆی هیچ نیشانێکی نییە تەنها ئەو کاتە نیشانە دروستەکە کە ڕێژەی ئاسایی لە ڕێژەی دەرەجە 1 و دەرەجە 2 تێئەپەڕێنێتە دەرەجە 3 ئێمەگەر بێت و پەستانی بەرزبوونەی پەستانی خوێن بیکەنە دەرەجە یەکەم 14 بۆ 16 دەرەجەی دووەم 16 بۆ 18 دەرەجەی سێم 18 بەسەرەوەیە بەشی سەرەوەی لە حاڵەتی 18 بە 11 کە لە دەرەجەی سێمە لەو کاتە نیشانە دروستەکە نیشانەکە دروستەکانی ئەو کەسە خوا نەخواستە زۆر نزیکە لەوەی کە تووشی ماکەکانی زەخت بێت بۆی هەیە خوا نەخواست تووشی جەڵتەی سەر بێت جەڵتەی مێشک بێت خوا نەخواست تووشی جەڵتەی دڵ بێت خوا نەخواستە تووشی گرفتەکانی گورچیلە بێت یان خوا نەخواستە تووشی نەزیفی شەبەکەی چاو بێت. دکتۆر ئەمە واتە ئەوەیە کە کەسەکە بۆ ماوەیەکی زۆر پەستانی خوێنی بەرز بوو کەوای لێ کردووە بگاتە ئەم ئاستەی کە نیشانی بۆ دروست بێ ئایا کەسێکی ئاسایی پێویستەکە چ کاتێک دەستکا بۆی کە پەستانی خۆی بپێوێت چونکە ئەمە پشکنینێکی زۆر ئاسانە لە لای پزیشکێکرێت لە هەندێک شوێنی ترەکرێت لە چ کاتێکەوە پێویستەکە ئەمە بیکەین و چۆن دووبارە بکرێتەوە؟ بەڵێ لەبەرەوەی نەخۆشیەکە بڵاوە لەبەرەوەی نەخۆشیەکە هۆکاری سەرەکیە بۆ مردن بە نەخۆشیەکانی دڵ وەکو باسمان کرد جەڵتەی دڵ یان زەبحە یان جەڵتەی مێشک لەبەرەوە ڕێنماییان تایبەتیان داناوە بۆم بابەتە بە نسبەت هەموو گەنجێکی پێگەیشت و تەمەنی 18 ساڵ بەسەرەوە بێ ئەبێ
قیاسی زەختی خۆی بکات ڕۆژانە یعنی عفەن قیاسی زەختی خۆی کات ئەگەر گرفتی نەبوو زەختەکەی زۆر ڕێک و پێک بوو هیچ هۆکارێکی تری نەبوو توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لە داهاتوو وەکو جگەرە کێشان کێش زیابوون چاوری خوێنی بەرز بێت نەخۆشی دڵ لە ئایلەکان هەبێ ئەگەر ئەو گرفتانی هیچ نەبوو ئەتوانی 5 ساڵی دووبارەی کاتەوە بەڵام ئەگەر تاوەکو مەترسی بە توشبوون بە نەخۆشیەکانی دڵی زیاتر بوو ئەبێ ساڵانە جارێک زەختی خۆی بپێوێ ئەگەر گرفتی نەبوو ئەنج ساڵی داهاتوو دووهەمیشان ئەگەر بێت و کەسەکە زەختی گرت بەڵام زەختی نییە و لەم بینەیە بۆ منە نە 12 بەهشتا نە 14 بەنەوەی لەم بینێ ئەمانە مەترسی توشبوونی بە نەخۆشی زەختیان هەیە لە داهاتوو بۆ منە 13 بەهشت و نیوە 13 بەهشت و بۆ منە پوینت حوتە ئیتر نەگەیشتە 14 بەنەوە ئەم کەسانە ئەبێ سەردانی پزیشکی پسپۆ بکەن ئەبێ تەنها زەختەکە گرنگ نییە شتی تری بۆ بزەبێت مەترسیەکانی تر بە توشبوونی نەخۆشیەکانی دڵی لەگەڵیانە بۆ ئەگەر کەسەکە شەکرەی هەبێ نەخۆشی دڵی هەبێ 13 بەهشت و حسابی زەختی بۆ ئەکرێ بە چارەسەر دەست پێ بکات ئەمان پێێ very high risk group یعنی ئەم گروپانە گروپی زۆر مەترسیدارن بە ماکەکانی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لە بەرەوەی تۆ بۆ زەخت چارەسەرەکەیت بۆی نەخۆشەکە تووشی مردن نەبێ بۆ نەخۆشیەکانی دڵ و بە نەخۆشیەکانی مێشک و بە نەخۆشیەکانی گورچیلە ئەم سیانە سێ ئۆرگانی سوکە ئەندامی زیندون لە لەشە کە هۆکاری سەرەکی مردنن تۆ زەخت چارەسەرەکەی بۆ ئەم شتێ ڕوونەیەت ئیتر لەبەرەوە ئەم کەسانی کە شەکریان هەیە کۆنتترۆل نین شەکریان هەیە چاوریشیان لەگەڵە شەکریان هەیە نەخۆشی دڵیان هەیە ئەمانە گروپی مەترسیدارن چاوەڕێ ناکەی بگێت بە 14 بەنەوە لە هەشت و نیو یعنی 13 بەهشت و نیو بەرزتر بوو ئێتر دەستەکەی بە چارەسەر چارەسەرەکان دواتر باسیەکەی بەڵێ دکتۆر ئەگەر بگەڕینەوە سەر ئەوەی باسی هۆکارەکانی بکەین ئایا کەسێک بۆچی تووشی زەخت ئەبێ باسی تۆ هۆکاری مەترسیەکانە کرد ئایا بێجگە لەوانە هیچ هۆکارێکی تر هەیە کە کەسێک تووشی بەرزی فشاری خوێن ببێت یەکی لەو گرفتانی کە ئەبێت توشمان بێن ئەوەیە بۆم ناڵێ من زەختم بەرز بۆ هیچ نەخۆشیشم نییە فەحسەکانم کرد پاکە هیچ مشکلێکی ڕەنگە بێتەوەی کە قەناعەت نەکانە خۆشەکە ئێترەوە ئەبێ بخێتە بەر چاوی بینەر کەواستان 90 بۆ 95 زەخت پێوترێ پرایمەری یان ئەسێنشیالنی هیچ هۆکاری لە پشتیان نییە بۆ لە پێکاتەی بۆ ڕێکانی خوێنی گرفتێکەیە ناپۆشی خوێنەکە گرفتێکی هەیە لە دروستبوونە ئیترار هۆکارێکی بۆ ماوەیی بێ دەوری هەیە هۆکاری ژیانەکەی بۆ منە ژیانەکەی بریتە لە دانیشتن سێدنتەری لایفستایل کێشی زیە ئەمانە هۆکار دەوریان هەیە لە دروستبوونی ئەمە یەکەم بەڵام وەکو هۆیەکی سەرەکی کە پێوترێ کۆز نیمانە لەبەرەوە بۆی هەیە هەموو پشکینەکان کەی نۆرمەڵ بێ کەچی زەختی بەرزە تو ئێمە تەعامل لەگەڵ ڕێژە ئەەکەین ڕێژەکەش ئەوەیە گرینگە یەکەم شت تەشخیصی بکەین تەشخیصەکە بەوە نابێ یەک پشکرینەکە و ئیتر ئەڵێ من زەختم بەرز بوو دوای باش بوو منە پشکینەکان بۆ منە لای پزیشک بۆ منە چەند جارە دووبارە ئەکرێتەوە بێ ڕێنمایەکان بە شوێکی تەندروست بیگرێت بۆ منە کەسەکە لە دانیشتنا بێ قاچی لە عرز بێ نیم ساعت دوای چاخواردن و ناخواردنەوە بێت شوێنی دانانی کەفەکە گرنگە مەزبوط بگیرێ ئەگەر بۆم نەجار هەیە کەسەکە 25 زەخت کەسەکە ترسی هەیە لە دکتۆرەکە پێی ئەڵێ لە ماڵەوە متابع بکە کاتی بۆ دیاریەکەی 4 ڕۆژ بۆ 7 ڕۆژ دابایەکەیت ئەگەر بێت و بە ئەمەش ئەمەلی نەبوو جیهازمان هەیە پێدرێ ئەمبولێتەری بڵات پێشەر جیهازەکەی بۆ دانێ ڕۆژێکی تاو زەختەکەی بۆ پێ یەکەم شت ئەبێ یەکەم تەشخیص بکرێ دووەم کە تەشخیص کرا بە دوای سەبەب بگەڕێت ستادەیان سەبەبیان هەیە بۆ منە گرفتێکی هۆرمۆنی هەیە کوشن سندرامە فیۆکرۆمۆسایتمان بابەتان هەیە ئەو کاتە هۆکارەکان چارەسەرەکەی زەختەکەش بەشێکە لە هۆکاری نەخۆشەکەی بەڵام سەتانەوەیان هۆکاریان نییە کە هۆکاری نەبوو ئەشتە مەرحەلەی سێم ئارسک فاکتەری هەیە بە توش بوو بە نەخۆشەکان دەڵەبەرەوە ئێمە چارەسەری زەختەکەین بۆ ئەوەی تووشی دڵ نەبێ تووشی جەڵتەی مێشک نەبێ ئەو کەسانی کە زیاتر لە مەترسیدان ئەوانە کێن کا بێ زیاتر ئاگادار بزەبێت ئاخرەوەکو باسمان کە تەشخیصمان کرد ئێترە چینە گروپی ئەوەی هۆکاری هەیە یان هۆکاری نەگە هۆکاری نەبوو ڕسک فاکتەری هەیە بە نەخۆشەکانی دڵ ینی هۆکاری تری هەیە بۆی تووشی نەخۆشەکانی دڵ بێ بۆم نەکەسەکە ئەبینیت کێشی زۆرە ژیانەکەی دانیشتنە وەرزشی نیە خواردنەکانی ناتەندروستە جگەرە کێشە مەشروبێکی زۆر ئەخوات ئەمانە وای لێ ئەکات مەترسی بە نەخۆشەکانی دڵ زۆر زیابن ئەمە تۆ چی چانسێکی ئەیتێ ئەگەر زەختەکەی دەرەجەیەک بوو مەترسی کەم بوو چانسێکی ئەوەی خۆراکی ڕێکاتەوە وەرزش بکات خواردنەکانی خوێی کەم بێت ئەگەر ئەم چانسەی وەرنەگەر بۆ منە مەترسیەکانی زۆر بوون دەستەکەی بە چارەسەر و ئینجا ئەم وەرزشانەشی بۆ دانیت ئەگەر بێت و خوا نەخواستە کەسەکە
خۆی ئاگای لێ نەبوو تووشی ماکەکانی زەخت بوو زۆر جارێت تووشی ماکی زەختە بێ ئاگایش لە بن بۆ منە کەسەکە زەختی لەگەڵا کە ئیکۆی بوو ئەەکەی ئەبینی دیواری دڵی ئاوساوە ئەمە ئەم کەسانە ئۆتۆماتیک ئەچدا گروپی مەترسیدارەوە بێت تو چارەسەری نەکەیت گرفتەکان دروستە بن ئەبێتە هۆی جڵتەی دڵ و جڵتەی مێشک و ئەم گرفتانە دروست دەکات لەبەرەوە ئۆتۆماتیک دەستەکەی بە چارەسەر چانسی ناتێت چانسی وەرزش و خواردنی تەندروست بەردەوام ئەیت بە نەخۆش بەڵام ئەڵی تەنها ئەمە کافی نییە بۆ کۆنتترۆلکردنی زەختەکەت لەبەرەوە گرنگە کەسێک کە زەختێکی گرت بەرز بوو ئیمالی نەکە بەداخ و خەڵکێ ئەڵێ لەوانەوە بزانێ هەر ئەو جارە زۆر جار مشکلەمە دروستە کەسەکە زەختی بەرزە حەبێکی وەرگرتووە دەستی کردووە پارێزیەک ئیتر نایە بەلای دکتۆرە هاتا کاتێکێت تووشی ماکەکان لەبەرەوە چاودێری ئەوێت بەڵێ کاتە دکتۆر ئەگەر بڕۆینە سەر ئەوەی باسی ئەوکەین بۆچی گرنگەکە ئەو چارەسەری هەتە بە مەزبوطی بیخۆی و چ کاتێ پێویستەکە سەردایم پزیشکەکەت بکەیتەوە و ئەگەر کەسێک بەرزی فشاری خوێنی هەیە وەکو تۆ باستە کرد جارێک حەبەکە خوا ماوەیەکی خوا دوایی چەند جارە پشکنی نەکات بەرزی فشاری خوێنی نییە واتە گەشتۆ بە حەبەکان و گەشتۆتە ئاستێکی ئاسایی وازی لێ هێنێت ئەم کەسە تووشی چی ئەبێت ئەگەر خۆی نەخۆشێکی هەیە و بۆ ماوەیەک واز لە چارەسەرەکانی هێنێ وەکو باسمان کرد ئەگەر بێت و کەسەکە زەختی لەگەڵا بێت زەختەکەشی دەرەجەیەک بێت و هیچ مەترسی بە نەخۆشەکانی دڵ نەبێت ڕێنمایی زۆر گرنگە بۆ نەگەر خواردنێکی پێوترێت داش کە جۆرە خواردنێکە زیاتر لە دەریای ناوڕاست بەکارێت بریتێلەوەی کە ڕۆژانە 5 ژەمی جیاواز میتر قاشێک بیان زیاتر بە میوە و سەوزە زیاتر لە خواردنەکان دائنێن خواردنەکان لە جاتی گۆشتی سوور ماسی زیاترە خۆن لە جاتی ئەو ڕۆنێکی ئێمە بەکارێن زەیتی زەیتون بەکارێن دەرکەوتو ئەم جۆرە خواردنە 11 بە 5 دائبەزن لە زەختەکە ئێستا بۆم لە کەسەکە ئەگەر بێت و 14 بە 9 بێ ئەیگەنێتە بە 13 بە 8 یان خوارد لەمەش لەبەرەوە بە دڵنیایە کاریگەری هەیە کەواتە ئەم ڕێنمایی کە زۆر کەسەیە خۆشبەختانە ئەم ڕێنمای جێبەجێکات دوهەمیان وەرزشێکی تۆکمە کە پێوترێت مۆدرێت و هێوی ئەکسەرسایز یعنی لە هەفتەیەکە 5 ڕۆژ ڕۆژانە 30 دقیقە وەرزشێکی مامناون بکەنە وەرزشێکی بەس ڕۆشتن مامناون کە بۆ من دڵی پەلەپەل بکە ئاراق بکە تەنگە نەفەسی بۆ دروستکە ئەم وەرزشە مامناون بۆ درێژخان پێوترێت زیاتر ئەم وەرزشە دەرکەوتوە 5 بۆ 6 دەرەجە دائبەزێنە لە زەختەکە ئەمە خواردنی ڕێکرد وەرزشی دەڕێکرد ئەمە دوو هێندە ئەگەر بێت و خواردنەکەی خوێی کەم بێ لە 2.4 گرام کامتر بێت ئەمەشان ڕێژەی 4 دەرەجە زەخت دابەزن ئەمانە کۆکەیتەوە بۆ ئەم کەسانی کە دەرەجەیەکەن یان دەرەجە دون و گرفتیان نییە ئیسفادەی لەکەن بەڵام کەسێک کە شەکری لەگەڵا بێ کە چێوری خوێنی هەبێ کە خۆی ئاگای لێ نییە ئەشەیەک تەنوری بوانیر دەماری 150 دەماری دڵی تەسک بۆتەوە ئەم کەسانە ئەم وەرزشیان بۆ دانێ بەڵام ئەبێت چارەسەریش وەگرن وەکو باسمان کرد تەنها زەخت لەو کاتەری شان دروستە کە ئەگەر بێت و دەرەجەکەی زۆر بەرز بێ دەرەجەکەی زۆر بە تەسیری کرد بێ لە بەشەکانی لەش لە مێشک و لە دڵ لەبەرەوە ئەبێ کەسەکە بە پیوانێکی ئاساییان بە پیوانێکی زانستی کە زەختەکەی بەرز بوو سەردانی پزیشک بکە نەک خۆی بڕیان بە وەڵام خۆم پارێزی ئەەکەم دڵنیامی چم لێ نایێت دکتۆرم جیازەمان لایە هەندێک جار ئەم جیهازە بەکارهێنرێت هەندێک جار ئەو جیهازانی کە ئۆتۆماتیکن و تەنها تۆ دوگمێک دەستی پیانی خۆی قیاسی ئەەکە ئەو نەخۆش دوو دڵە بێ ئایا کامیان باشترە بێگومان ئەمە ڕەنگە کەسەکە نەتوانێت بە خۆی بەکار بهێنێت ئایا لە ڕووی دانستیەوانێ جیاوازی هەیە و کام جۆریان بکرێت باشترە بۆ کەسێک کە نەخۆش بێت بەدەڵیایی ئەو مشکلێکی زۆرمان بە دروستەکە لە جیهازەکەی ماڵەوە زۆر جار هەیە بەرزترا لە لای دکتۆر کەمترە یان بە پێچەوانەوە ئەوەی کە زارز تاکیدی لێکاتەوە ئەگەر بکرێ هی مەچەک بەکارنێنرێ مەچەک لە بەرەوەی بەشی سەرەوەی سیستۆلیک کە زیاترە خوێنێتەوە لەبەرەوە وا باشە مەچەک بەکارنێنرێ ئەوەی قۆڵ بەکار بێدرێت واتە جیاز ئۆتۆماتیکەکان ئەوەی بۆ قۆڵەکەی باشترە بەدەکیت دووەمیان تاکید لە پاتری بکرێتەوە زۆر جار مشکلەی پاتری کەمێ خوێنێتەوە یان زۆرە خوێنێتەوە ئەوێ پاترێکی دڵنیابی کە پاترێکی باشە سێهمیان جۆری جیهازەکە بەداخەوە جیهازی زۆر خراپ هەیە کە هەر جارە بە شێوەکە سێهمیان وەکو باسمان کرد زانستەکە گرنگە کەسەکە ئەبێ لەسەر کورسی بێ قاچی لە عرز بێ لەبەرەوەی ئەو قاچ لە عرزە لە ڕووی زانستیەوە ڕێنین دەرەدرێ ڕێنین فشاری خوێنڕێکە خاتەوە لە لەش گرنگە قاچەکەی لە عرز بێ نەک دانیشتی و ئەبێ قاچی لە عرز بێت پێنجەم نیو سەعات دوور بێ لە چا خواردن و ئەکرێ کەسێک لە ڕۆشتنێکەوە هاتووەک سەردانیشێت و فشاری نابێت ئەبێ ئیسراحەت بێت بۆیە گرینگە کە زەختەکەی گرت
لە ئاستی دڵیابێت بۆ منە قۆڵەکە لێرە جیهازەکەش لێرە دابنێن لێرە بەست و جیهازەکەشی لە خوارەوە بە تاکی دەمە زیاترە خوێنێتەوە ئەگەر جاری یەکەم بەرز بوو ئەوەی دوم حساب بکە ینی 5 دقه بووەستێ جاری دۆم بگرێتەوە ئەگەر ئەم لای نزم نۆرمال بوو بێتەکیید کاتەوە لە لاکەی تر لە بەرەی زۆر بەداخەوە خەڵگە بین ئەڵێن بەس لای چەپە لە بەرەوەی لە دڵ نزیکە لە ڕووی زانستیەوە شتیوامان ئەم ئارتریە بە منە پستانی خوێن لە بۆ خوێنبەرەکان لە ڕاست و چەپ وەکو یەک دەرەدرێ بەس لە ڕووی زانستی وەکو یەکێش لە ڕووی زانست ئێم بەشە بەرزەکە حسابەکەی لە ڕاستی سیانزە باشتە لە چەپی چواردە بەنەوەی ئەمە چواردە بەنەوەکە حسابەکەین وەکو زەخت ئەمە گرفتەکە دروستەکە لەبەرەوە ئاڵێن بە نەخۆشەکە هەموو جارێکە زەختت گرت تاکیدکەرەوە لەسەر لای چەپ نەک لای ڕاست ئەوانە هەموو خاڵی گرنگن سەرڕای ئەمانەش ئەگەر کەسەکە بۆ منە ئەمانەشی گرتووە قەناعەتی نیە ئەبێ سەردانی پێسیش بکاتەوە لەبەرەوەی وەکو باسمان کە اختیاراتی تر هەیە بەشگە لە ئەوە ئەمبولەیتەریمان هەیە لای دکتۆرەکە زەختە گرێت لەم جۆرە جیهازی مێرکوریانەمان هەیە مێرکۆری بە تەکید ئەمە لە ڕووی زانستیەوە زۆر باشە بەڵام لەوانەیە عەمەلی نەبێ وەکو خۆت باس کرد گرنگ ئێمە تەشخیصی حاڵەتەکە بکەین لەبەرەوەی حاڵەتەکە زۆرە بۆ ئەوەی عملی بێت ئەو ئەمبولەیتەریانە ئەوەی کە لە ماڵەوەی کڕێ زۆر باشە کەسەکە خۆی چاودێری خۆیەکە خۆی ئەزانێت کەی سەردانی پزیشک بکاتەوە عیلاجکەی بۆ لەبەرەوەی ئەمە یەکێک مشکلەکان ئەوەیە بە تێپەڕبوونی کاجار هەیە پێویستەکە عیلاجی نەخۆش زیاد بکەین زیاتر لەو کەسانەیەکەوە گوێ بە عیلاج نایەن لە سەرەتا لەبەرەوەی کە گوێ بە عیلاج نایت ئەم بۆڕی خوێنانە تووشی چۆن دڵ فراوانە بێ ئەویش ئاوسێ و ڕقە بێ کە ئاوسا ڕق بوو زیاتر لە چارەسەرێکیەوێت بۆ کۆنتترۆلکردنی زەختەکەی بەڵێ دکتۆر بێگومان بەرزی شاری خوێن بابەتێکی زۆر گرنگە بەڵام کاتەکەمان تەواو بێ کۆتا پرسیار ئەمێ ئەو بکەم هەندێک جار هەڵەتی گەشتنێک هەیە هەندێک خواردن بۆ نمونە لیمۆ یا خۆشتێکی تر ئەڵەن ئەم خواردنە فشاری خوێندا بەزێنەوە پێویستە بە دەرمانەکان نابێ ئەمە هیچ بنەمایەکی زانستی هەیە یا هیچ خواردنێکی تر هەیە کە ببێت بە جێگرەوەک بۆ چارەسەرەکانی بەرزی فشاری خوێن بەداخەوە ئەم جار زۆر جار ڕۆیات بۆم نەکەسەکە حاڵەتی کتوپڕی زەختی هەیە بۆم نەزەختەکەی زۆر بەرزە لە جاتی سەردانی بەشی فریاکەوتنەکان کە ئەم لیمۆ بەکارێنی لە ڕووی زانستیەوە لیمۆ پێکاتی پۆتاسیۆمی زۆرتیا هەر کە شتێک پۆتاسیۆمی زۆرتیا بێتە لیمۆیە پرتەقاڵە سندیە سەوزەواتە ئەم بابەتانە یان تەماتە ئەمانە کاریگەریان هەیە لەبەرەوەی پێچ دەرکەوتە پۆتاسیۆم دەوری هەیە لە ڕێخستنی زەخت بەڵام لەکێ لەو کەسانی کە چارەسەر وەرەگرن یان کەسانین کە دەرەجەیەکن هیچ مەترسیەکیان نییە بە نەخۆشەکەندا لەم کەسانە تۆ ڕێنمایی خواردنی تێ لە زمانی ڕێنمایەکان ئەڵەی پۆتاسیۆم زۆر کە لە خواردن ئەگەرنا هیچ بنەمایەکی زانستیمان نییە لە حاڵەتی کتوپڕی زەخت لیمۆ بەکار بێ بەدابەزنی زەخت ئێمە لە حاڵەتی کتوپڕ پێوترێ ئمەرجەنسی هایپەرتێنشن کەسەکە سەرێشەی توش بوو بێ بەهۆی زەختەوە ئازاری دڵی بۆ دروست بێ بەهۆی زەختەوە بەرچاوی تاریک بێ بەهۆی زەختەوە ئەمە بەدڵنیایی و ئەبێ بچێتە فریاکەوتن لەبەرەوەی لەسەر ڕوودانی خوانەخواستە ماکەکانی زەختە یان نەزیفی ڕەشەبەکەی بۆ دروستەکە یان جاڵتەی مێژێک یان جاڵتەی دڵی بۆ دروستەکە لەم حاڵەتان ئەبێ بکوێت بە زووترین کاتە فریاکەوتنەوە یان ئەو چارەسەری کە ڕۆژانی تر خواردیوتی لە بیری کرد حەبەکە ئەخۆ سەردانەکات لەبەرەوە نابێت لەم حاڵەتانە بەداخۆ پشت بەسرێ بە لیمۆ وەکو چارەسەر لیمۆ تەنها بەشێکە لە ڕێنمایی خواردنی تەندروست بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت